ناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم، وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێنم. دوای 2500 ساڵی تر هەموو ئەوانەی ئێستا لەسەر ئەم هەشارەیە دەژین ناویان لە تۆماری شەجەرەی بنەماڵەکان نەماوە. لە ڕەژی ئەو شەجەرەیە ناوی دیکە چرۆیان کردووە، ناوی دیکەش بوونەتە لوق و گەڵا. وەکو فیرعونەکان ماڵی هەمومان 12 مەترێک کەوتۆتە ژێر خۆڵەوە. بەداخەوە ماڵەکەی تۆش دەکەوێتە ژێر هەولێری دوا ڕۆژەوە، وەک چۆن گەزینەکانی ئەسکەندەری مەقدۆنی پێش 2300 ساڵ کەوتە ژێر قاهیرەی ئێستاوە، وەک چۆن گەزینەکانی توت عەنخ ئامون و ژنەکەی حەتشەبسوت 2500 ساڵ لەمەوە پێش کەوتنە ژێر لمی سەقارەوە. ڕۆژێک 2500 ساڵ دوور لە قەبری من کە بڕوا ناکەم هێندە بێنێت 12 مەتر خۆڵم بۆ هەڵدەنەوە، شوێنەوار ناسەکان دەدۆزنەوە. وەکو موعجیزەیەک جەستە مۆمیا نەکراوە کە دەبینن. ڕاستە کەمێک تۆزی لەسەر نیشتووە لەو تۆزەی کە هاوینان لە خۆڵی هاتنی من بۆ کۆڵانەکەتان هەڵدەستا کە هێشتا قیر نەکرابوو. بەڵێ پرست شێدارە، نەک لەبەر ئەوەی ئەو هەموو سەدەیە لە شوێنێکی فێنک ڕاکشا بوویت، نەخێر، بەڵکو لەبەر ئەو فرمێسکانەی دوای ئەوەی ناومێد بوون لە بەدەستهێنانت لەسەر دنیا خۆیان خزان بۆ کارزەکانەوە و کانی کانی بە شوێنتدا گەڕابوون. وەکو ژنە فرعونێکی نادیار ژوورەکەت پڕ کراوە لەو شتانەی یارمەتی دەدەن بە جوانی بمێنیتەوە. لانچێک بۆ ئەو کچەی نەتبوو کەچی ناود نابوو هەنار، کەروێشتێکی پڕۆیینی پەمەیی کە شایەتی ئەو قسانت بۆ دەدا هی گوتن نین. هەر سێ بەرجی مەحرەمی ڕازی حافزی شیرازی سینیەک پاقلاوە کە لە بەیانێکی زووی سەردەمانێک دروستت کردبوو بۆ یەکەم هاتنی ئازیزەکەت. پەیکەری ئەسپێک کە هەتا مابووی بە تەمای گەیشتنی سوارچاکێک بوویت، تیرروکەوانێک کە دیار بوو بە هەڵەدانراوە چونکە برژانگەکانت هێشتا وەکو خۆیان بوون
دوای 2500 ساڵ هێشتا پێویستیان بە ماسکارا نەبوو. لەسەر دیوارەکاندا نەخشی زۆر هەبوون، بەهێڵکاری وێنەی ماسیەک دەبینرا کەس نەیدەزانی هێندە گریاوە یا لە ناو ئاودایە. وێنەی چۆلەکەیەک لە ساتی فڕیندا کە دیار بوو 2500 ساڵە دەویست بێتە سەرشانت. وێنەی مامزێک کە دوای خواردنی بێچووکەی هیچ درەندەیەک داوای لێبوردنی لێ نەکرد. وێنەی مارێک تا کەس نزیکت نەبێتەوە. وێنەی کلیلێک دیارە زانراوە دەرگای بەختەوەریت ون کردووە. لە ژوور سەریشت یەک دێر شعر هەبوو، دێڕێک و بەس لە ناو ئاودا کێشایەتی بۆ فرمێشتی ماسی دەدا. ئەزیزانم، خۆشەویستانم، بینەرانی دیمەن تیڤی، ئەم جارەش هاتینەوە خزمەت بەڕێستان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی تازەی پرۆگرامی مۆمی بەرهەتاو. ڕاستی یەکێک لەو پرسانەی کە هەمیشە لەگەڵ ئامادەکاری ئەم بەرنامەیە کاک عەبدوڵغەفار عەبدوڵڵا تاوتوێی دەکەین ئەوەیە کە چۆن ئەو گەنجانەی کە توانایان هەیە و تا ئێستا سەکۆی خۆیان پێنەدراوە، ئەو بەهرانەی کە چرۆ دەکەن، نەوەی ئێمە نەوەی پێش ئێمەش فرسەتی زۆریان درایە لە ڕۆژنامەکان، لە گۆڤارەکان، لە تیڤیەکان، لە سایتەکان، لە سوسیال میدیا. بەڵام نەوەیەکەیە، نەوەی ئێستا کە شاعر دەنووسێ، دنیابینی تازە، دنیابینی فرێش، ڕۆحی فرێش، خەفەتی تازە، ئومێدی تازە، خەونی تازەیان هەیە. وەکو پەیڕەوکردنی ئەو پرسە گرنگە لە هێنانە پێشەوەی یان دەرخستنی توانا و بەهرا ناوازەکانی ئەم گەنجانە، ئەمڕۆ گەنجێکی خۆشەویست و ئازیز و بەهرەمەندمان لەگەڵا کە کاکا ئاسۆ مالیکە. کاکا ئاسۆ بەخێراتی. زۆر سپاس دەکەم مامۆستاجان. بەو دوایەوە بزانم دوکانتان سووتە؟ ئەرێ وەڵا ئەوە خوای گەورە بەسەری کردبووینەوە، خۆمان سەلامەت لە شارەکان زان دڵ و دەروونت سووتایە، بەس دەتسێمی دڵ و دەروونت بێکت بێتە ناو. ناوەڵا ئەو جارە خەتای من نەبوو، دوکانەکە خۆی سووتە. ئەدەی بەڵای جێڕابێتەوە، من دڵم لاد بوو تەبعاً. سەرفرازبی لێشت پرسین بە سوپاسەوە. ئای بێگومان بێگومان لێ دەپرسەکەم حەقی خۆتە و ئەرچی هەمومانە. ئاسۆجان، ئاسۆ مالیک، پێم بڵێ لە کێوە دەنووسی، چۆن حەزت لە نووسینی شعر بوو؟ پۆستێکتم بینی زۆرم پێ جوان بوو کە باز لەوە دەکەی کە منداڵ بووی ئەدیوان و نووسرانی هەولێرت دەبێنی و بە ئێجابەوە دەچێت کۆڕەکانی و لە دوکان خۆ دەدزیەوە و دەدەقەیەک لە کۆڕەکانیشت نووسرانی هەولێر دەبی و شتێکی ئاوا جوانم خوێندەوە. ئەوم بوو باسکە. سەرەتا سلااوتان لێبێ، سلااو لە هەمولایەکتان، سلااو لەو ستافە بەڕێزە، سلااو لە مادەبوونتان. زۆر دڵخۆشم ئەمڕۆ لە شاری سلێمانی لە کەناڵێکی جوان لەگەڵ بەڕێزت دانیشتم. زۆر دڵخۆشم کە لێرم. سەرەتای نووسین خۆی سەرەتا من لەگەر پێشەوەی باسکەم، سەرەتا من بە تێکدانی شار دەستم پێ کرد. یعنی تەمەنێکی کچکەترم هەبوو، بابم گۆڤاروانێ دەیناوە ماڵێ مەسەلەن، ئەمن کە شارێکم دەدیت هەستم دەکرد غەڵەتی تێدا، یعنی هەر لە خۆمەوە حەزم دێ بوو زیاتر باشتری کەم، بەڕای خۆمەوە کاتە چاکم دەکرد، بەڵام ئێستا دەزانم کە تێکم دەدا. مەسەلەن ئەو شانێک کە خەیاڵی بوون لە ناو شەعردا، مەسەلەن شتی خەیاڵی بۆ من ڕاستم دەکردەوە. من سەرەتا بۆ دەستم پێ کرد، پاشان وردە حەزم دەکرد ئەو جارە خۆم بینوسم. سەرەتا بۆ دەستم پێ کرد، لەوە بابەتەی باسیشما کرد. تقریباً 12 ساڵێک پێش ئێستا، 12-11 پێش ئێستا و کاتە من لە دوکانێک گەشتم دەکرد، نزیک بولایەکی نووسرانی کوردستان لەقی هەولێر، لەوێ زۆر نزیک لای گەرازی بەقایە بەزەبەت، لەوێ زۆر نزیک بوو. هەر کاتە کۆڕێکی شاری هەبایە یان بڵاوبوونەوەی ڕۆمانێک یان شتێکی ئەدەبی، پۆستەرێکی گەوریان هەڵدەواسی. منیش کە دەگەیشتمە دوکان، سەرەتا پۆستەرەکەم سەیر دەکرد، ساعات و هینەکەم تاکید دەکردەوە بزانم چەندە، دەچوومەوە دوکان کە وەستاکەم دەهات یەکسەر پێم دەگو ئەوڕۆ ساعت 4 یان 5 هەرچەندە نیو ساعتی شمەیە. جا هەندێک جار وەڵا بەدڵخۆشە دەگو بڕۆ، هەندێک جارش ئەگەر میزاجی باش نەبایە دەگو بڕۆ زوورەوە حەسەب جارەکان. کە دەچووم ئەو کاتانە پڕ بوو لە پیاوی بەتەمەن، هەموو نووسەر، هەموو پیاوی گەورە، هەموو بەسەری سپی،
دەرگایەکی ئەلمنیۆم هەیە لە یەکێتی نووسەران هەموو جارێ لێوە ڕادەوەستم زوو تەماشا ساعاتیشم دەکرد بزانم نیو ساعتەکەم مایات وەختەکەم تاو بوو هەندێک زار کورسی بەتاڵی شەبوو بەڵام شەرم دەکرد بڕۆم دانیشم بەس ئەو کاتەکە دەگەڕامەوە بەجەستە دەچوومەوە توکان بەڵام دڵ و مێشکم لەوێ بجێدەما بڕیارم دابوو توکە ئەو کاتەش حەزی شاریم زۆر بوو وەکو ئێستا دەمگوت ڕۆژێک دەچمە ژوورەوە نەکدانیشم دەمگو هەر لێوە ڕادۆستم و شار دەخوێنمەوە دوای 11 ساڵ لەو وەزەم لەم ساڵ خۆنەکە تا دەدی بەڵێ تقریبان مانگە کنی و پێش ئێستا بوو خەونی دیکەشمەوە بەهات بوو دی بەڵام ئەوشان زۆر تایبەت بوو لەلام خەونەکە بە زیادەوە هاتەدی ئەکا بە سوپاسەوە لەگەڵ 5 بەڕێزی دیکە کۆڕە چاریمە بۆ سازکرا بوو لە یەکێتی نووسەران زۆربەی ئەو کەسانێک کە ئەو کاتە شەرم دەکرد لە تێنیشتان دانیشم ئەو جاریان سەپلایان لێ دەدا مشارەکان بخیندەوە و زۆر دەستخۆشان لێ کردمەوە زۆر دڵخۆشی کردم هەم وەکو خۆم وەکو هەوڵدان و کۆڵنەدان هەم وەکوی گەیشتم بۆ مەرحەلە هەم تەواضعی ئەو بەڕێزانەی لێوێن دەربوون زۆر دڵخۆشی کردم زۆرم پێخۆش دەی باش ئەمە باش خواسی ئەدەبی زۆرەکەین بە تایبەتی لەسەر دنیابینی ئێوە ئیتر بەڵام بە من و گوێ بینەران و گوێگرانت یانی با تێکستێک بخوێنینەوە تێکسێکی پاییزی با بخۆینەوە جارێ سەرەتای پاییزە پڕی گەڵا و پەپولە نەبێت ئەوە مۆدیری نەمە ئەدی باش ئەگە بە یارمەتی هاوکارانم کاکە کاروان برادران ئەگەر یارمەتیماندە لە خوێندنەوەی ئەم تێکستە داشکان ئەگەر لە بیرت بێت پاییزی پار بەیەکەوە چوینە دوکانێکی جلوبەرگ چاکەتێکی زستانم بۆت کڕی چاکەتەکەت ڕەنگی ڕەش بوو گوڵی وردی سپی لەسەر بوو کڵاوێکی بەفەڕۆی جوانی هەبوو کە لەبەرت کرد جوانتر درەوشایەوە هەردووکمان زۆرمان بەدڵ بوو لەوەتەی تۆم نەماوە هەموو ڕۆژ هەر چۆنێک بێت ڕێگای خۆم دەگۆڕم و دەچمەوە هەمان شوێن تۆزە لە بەردەم ئەو دوکانە دەوەستم لە جامخانەی ژوورەوە سیر دەکەم و وێنا دەکەم هێشتا من و تۆ لەوەین بە پێکەنینەوە سەیری جلەکان دەکەین ئەمڕۆ وەک هەموو ڕۆژ چوومەوە ئەوێ بەڵام ئەم جارە دوکاندارەکە خەیاڵەکەی تێکدام پۆستەرێکی بە جامخانەی دوکانەکە هەڵواسی بوو نووسرا بوو گەورەترین داشکان دڵنیام دوکاندارەکە نازانێت لە هەناوی مندا چی دەگوزەرێ ئەگەرنا لەبەر دڵی من دەینووسی گەورەترین دڵشکان گوتت پەپولە و پاییز و شتیوە مۆدیل نەمایە تێم گەێنە من باوەڕم بە نوێبوونەوە هەیە هەموو کات من لە نوێبوونەوە دام ئێستا من ئەو کتابی خۆم لە لامە 2020 چاپم کردووە ئێستا پێم وایە کەونە یعنی من بەردەوام پێم خۆشە لە نوێبوونەوە دابێت جیهان هەموو دنیا هەموو شتێک لە نوێبوونەوە با ئەدەبیش لە نوێبوونەوە دابێت مۆدیل نەمای بۆ مانایی ناکە جوان نییە بەڵام باوەندە دووبارە نەبێتەوە بەردەوام دووبارە بخریتە سیاقی ترەوە بخریتە دەزانی چۆن مەسەلەن ئێستا ساڵی 2022 ئەگەرم تێکستێک بنووسم بڵێم یارەکەم دەڕواتە سەرکانی و ئاوی بە گۆزەی دێنێ و ئەو بەزم و ڕزم ئێستاوە جوان نییە یان زۆر شتی دیکە هەیە جوان نییە وانە ینی وانێ مامستا زۆر ئەو بابەتانە زۆر دووبارە ینی بۆ سەردەمی خۆی شیاو بۆ جوان بۆ گونجاو بۆ بەڵام بۆ ئێستا با وشەی نوێ هەبێ با کەلیماتی نوێ هەبێ با زیاتر فێربین با ئەدەبەکەمان بگاتە ئاستی جیهانی ئێستا جیهان هەموو لە پێشکەوتنە هەموو شتێک لە پێشکەوتن با ئەدەبیش لە پێشکەوتندا من زۆر باوەڕم بە نوێبوونەوە هەیە بۆ ئەو مەبەستەش من قەت خۆم وابەستە یەک ئەدیب ناکەم یعنی هەموو ئەدیبەکان دەخوێنمەوە تەمەنی 15 ساڵ بێ 90 ساڵ بێ من کێشەم نییە من هەمویان دەخوێنمەوە زیاتر مامەڵە لەگەڵ تێکستەکەی من لەگەڵ تێکست نەک ئەوەی لە پشتی بزەبت من لەگەڵ تێکست ینی لامگرنگە ناوی چێ نووسراوە هەر ئایدۆلۆژیاکی هەیە و کێشی خۆیتە کێشێ من نییە بەڵام تێکستێکی جوانی هەبێ من لای خۆم ڕەنگە سەیڤیکام بینوسمەوە شتێکی لێوە فێربم هیچ نەبێت چێژێکی تایبەتی لێ وەرگرم من مامەڵە لەگەرەوە دەکەم ئەو باشترە بڕای من باشە پێت وایە ئێستا مەسەلەن من دنیابینینەوەی خۆم و نەوەی پێش خۆم دەزانم ینی بەڵام حەزم لێ لە زاری تۆ دنیابینیە و نەوەیش بزانم ینی ئەو نەوەیش مەسەلەن پێتان وایە ستان جیاوازە نەوەکانی تر
لە نێو هەموو نەوەیەکدا خۆی بە شێوەیەکی زانستی هەر 9 ساڵ جارێک جیلێک دەگۆڕێ، یعنی عقلیەت دەگۆڕێ 9 ساڵ جارێک. ئێستاش لە کۆتا 9 ساڵدا پێم وایە جیلی ئێستا فێری کورتبڕی بووە بە حکمی ڕەنگە سۆشیال میدیا بێ، ڕەنگە سەرسامبوونی بۆ کەسانە بێ کە کورت بڕن، ینی پێم وایە ئێستا ئەو زەوق و سەلیقەی نمایە شاعرێک بخوێنێتەوە 3 لاپەڕە 4 لاپەڕە بێ، ئەوە بۆ سەردەمێک ڕەنگە زۆر باش بوو بێ، ڕەنگە بۆ ئەو کاتە زۆر جیاواز و زۆر تایبەت بوو بێ، بەڵام بۆ ئێستا مۆدلی کورتبڕیە. من لە ڕوانگەی خۆمەوە ئەگەر سەیریکەم من ئیلهامی تایبەت یعنی کە خاڵێکی تایبەت ئەگەر باسکەم، من زۆر لەگەڵ سروشت تەبام، لەگەڵ سروشت بیرۆکەیەکم جوێ لێبوو 5-6 ساڵ پێش ئێستا، لەو کاتۆ بۆ بیرۆکە سەرسام و زۆر شتم لێبوونیەوە، ئەوە دەربارەی پرسیارێک کە جلی ئێمە دەڵێ لە سروشت هیچ شتێک شێوی ئەندازەی نییە، هیچ شتێک مەسەڵەن هەوڵدە دارە جوانە لێرێ هیچ ئەندازەی نین، هەرێکە شتێک کە شۆڕ بۆ تۆ خوارە درێژترە کورترە چیا بەرد ملیار بەرتەیە، ناتوانێت 2 بەرد بدۆزیتەوە 4 گۆشە بێ 3 گۆشە بێ. ئەوە بە هەمان بیرۆکە ئەگەر بگەڕێنەوە باسێکی ئەدەبی لەگەڵ شاعرانی پێشتر، شاعری پێشتر شعرەکانە شێوی ئەندازی بووە، بەڕگەی و ئەندازی و چەند لاپەڕەیەک، ئەوە چاو و دڵ و مێشک ماندوو دەکا، زۆرش ماندووی دەکا. ئێستا بە نمونە ئێستا کامی زۆر دەوڵەمەندە لە شار دەتوانێت خانوێک بکڕێ بۆ نمونە بای 25 دەفتەر بێ، بەڵام دەچی مەزرعەک دەکڕێ لە دەوێ جەوی سروشتی ببینێ، وانیان چکە ئاسوودەترە لە ئەتە پێش بە هەمان شێوەوە ڕاسترە، یعنی شێوەی ناڕێک و کورت و ئەوە وەکو سروشتی دێتە بەرچاو فرێشە فرێش، ئەوە پێم وایە ئەوە باشترە. دێت تۆش ئێستا شەریش فرێشمان بۆ بخوێنەوە بە چاوان شتێکی تایبەت دەخوێنمەوە. تەبان کوڕەکەم هەیە هەموو جارێک گلێم لێ دەکا و جارە با گلەی نەکا، من 2 منداڵم هەیە دوانن یەکیان کاک محەممەدە ناوی، ئەوی دیکە ماریتا خانە، جا تێکستەکە بەناوی بۆ ماریتایە، کاک محەممەد هەموو جار گلەی دەکا، ئەو جار بەڵێنم پێدا بوو کە ناوی بژبێنم، پێشکەش بەوان و پێشکەش بە ستافی بەرنامە و پێشکەش بە بینەران. بۆ ماریتا کچەکەم، تازە من ناتوانم وەکو تۆ بچووک ببمەوە، بەڵام تۆ پەلەی گۆرەبوونت نەبێت، زیاتر لە جیهانەژی کەڵەکەت بمێنەوە، لە جیهانە بچکۆڵەکەی تۆ گەورەترین شار بە میکانۆ دروستەکرێ، درێژترین شەقام بە پارچە پەڕۆیەکی پەمبە دەکێشرێ، خەڵکی شارەکەت چەند بووکەڵەیەکی بێدەنگ و چەند ئاژەڵێکی شیرینن، هەرێک لە سوچێکدا بە بێدەنجی چاوەڕێی چێشتی ماڵە باجێنەتن تا بە دەستەکانی تۆ بیخۆن، خۆشت ئارام ئارام بە شانەیەکی ڕەنگمۆر بووکەڵەیەکت لە بەردەما خەریکی قژداهێنانی، هەرچەندە تێکستەکان نازانی، بەڵام هەرچی تۆ بڵێی دەبێ بە گۆرانی، خۆزگەم بە جیهانەکەت ئەم ناوەت پڕ کردووە لە جوانی، ماریتا تۆ جارێ هەر لەوێ بە پەلەی دنیای ئێمەت نەبێت، دنیای ئێمە ئاڵۆزە، یەک پارچەیە لە هەواڵی ناخۆش، پڕە لە دەمامێک، پڕە لە کەسانی سیاپۆش، منی دۆشتاما و بە قەڵەمێکی شکاو، هەر فریای ئەوەم خەمەکانم بنووسمەوە، هەر خەمێک دەنووسم تاڵێک لە قژم یان سپی دەبێ یان دەوەری و نایەتەوە، کە گەورە بووی فێری ژمارەکان بووی بە یەکەوە قژە سپیەکانی من دەژمێرین، کە گەورەتر بووی تێدەگەی ئەو جیهانەی تۆ پەلت بۆی بووە قژی بابەی سپی کردووە. دەستان خۆش دەست خۆش ئاسۆجان. زۆر جاران لە گەنجەکان گلەی ئەویانی دەکرێت ئاسۆ زۆر پەلەی بڵاوکردنەوە و بوونەکرێ و ئەوانەیە حەزی بوونن و سەر حەزێکی خەتەرە، ینی
من پێم وایە حەزی بوونە نووسەر وەکو حەزی پارە پیاکردن وایە زۆر ئەگەر لە خۆ نەبێ حرام و حەڵال نامێنێ ئیتر نووسەریش حەزی بوونە نووسەری ئەوەندە زۆر بوو ئیتر پێت میم نییە شارەکە باشیان خراپە بەس پێت میمە بڵاوێکی و ببێ خاوەن کتێب لە لایەکی تریش یعنی ئێوە کەتنە سەردەمێکی ئەستەمەوە لەبەر خاڵێک دەمێ بۆ ڕوونکەمەوە بۆ ئۆجیلێش ڕوونکەمەوە نووسەربوون ئێستا کارێکی ئاسان نییە لەبەر ئەوەی هەموو بوونەتە نووسەر وەک چۆن ئێستا بوونە ڕۆژنامە نووسی کارێکی ئاسان نییە لە بروی هەموو بوونەتە ڕۆژنامە نووس هەمویان مۆبایلیان پێ توانین لایڤ بکەنەوە و یعنی کەناڵێکی ئاسمانیان لەبەردەستەیە وایە زەحمەتە مەسەلەن یەکێک بێ بەو خاوەن مۆبایلە بڵێ کاکە تۆ واز لەو چیرۆکە عشقی خۆت بێنە لایڤ بکەیتەوە من نووسەرم ئەم چیرۆکەی تۆ باشتر دەژێڕمەوە یان ئەم ئیحساسی تۆ هەتا من باشتری دادەڕێژم و داڕژنەی جوانتری لۆ دەکەم تۆ جۆلەم بگرا لەوەیە من لەگەڵتم ینی زۆر بێبەختن لەوەی کەوتنە سەردەمانێکەوە کە نووسەربوون زۆر زەحمەتە یان ئیجماعی خەڵک لەسەر نووسەرێک زۆر زەحمەتە یعنی ئێستا من لە بیرمە لە شەستەکان لە حەفتاکان ئیجماعێک هەبوو لەوەی ئەحمەدی هەردی شاعیریش گەورەیە ئیجماعێک هەبوو کۆدەنجێک هەبوو لەسەر جوانەکانی ئیبراهیم ئەحمەد کۆدەنجێک هەبوو لە جوانەکانی پەشێو مەسەلەن لەو ئێستا لە ئێستا مەسەلەن کۆدەنجێک نادۆزیەوە لەسەر کاروانی نەی لەبەر چێ لەبەرەوەی ئیشەکە کەوتە دەست هەمووان کەتە دەست عەوام با من نقطەیەکێ ڕوونیکەمەوە لە بینی هونەرمەند و وەرگرا یان نووسەر و وەرگرا دوو توێش هەن توێژی عەوام ینی جەماوەر توێژی وەرگر بە زەحمەت دەتوانی ئێستا و هەردوو توێش کۆکەیتەوە یان دەتوانێت وەرگرەکان ئەوەنەی وەرگری هونەرن ڕازیانکەی یان دەتوانێت بەندبێژ بی و عەوامەکە ڕازیکەی یعنی زۆر زەحمەتە من مەقالەیەکی ئەدۆنیسم لە بیرە باز لەوە دەکات دەڵێ لە قاعەیەکە فیفی عەبدە سەمایە کرد وەکو سەماکارێک نزار قەبانی شعری دەخوێندەوە نزار قەبانی 70 کەسی لابوو فیفی عەبدە 70,000 کەسی لابوو یعنی یەکەوتم مەسلەی بە عەوام و جەماوەر بکەی یعنی فیفی عەبدە 70,000 لە نزار قەبانی داهێنەرترە ئەگە بە جەماوەر عەوام بیکەی من لەگەڵتام گەنجەکان یان جی ئەمنەوەیە کەوتنە سەردەمانێکەوە کە نووسەربوون تێدا زەحمەت بێ وەلەوەش خراپتر کەوتنە زمانێکەوە کە ئەم حکومداریە کوردیەی ئێستا هەیە هیچ ئەهەمیەتێک بۆ هونەر و بە ئەدەب دەنانێ هەر لە پاشەوەیە دیگە چۆنە یعنی بڕۆ لە هەموو حەزابی کوردی منداڵێکیان ببێنە عازب عود بێ شێوە کار بێ مستەحیلە یعنی هاوڵاتی سانت گەیتسا هاوڵاتی ڤاتیکانە هاوڵاتی بریتانیا شتم هەیە بۆ خستنە سەری سەر قسەکانی بەڕێزت خۆی نووسین لەناو چین ئێستا تەمان هەندێک فاکتەر هەیە مەسەلەن حەزی بەناوبانگ بوون و حەزی مادی وەلو مادی شتدا نییە یان بە هەر شێوەیەک یان حەزی ناوبانگ بوون و ئەوانە بەڵام دنیای نووسین طبعا وەکتۆ گوتت ئاسان نییە زۆر قورسە بەڵام زۆر ئاسان دیارە یعنی لە ڕواڵەتەوە زۆر ئاسان دیارە مەسەلەن بەڕێست تەڵعەت تاهیر چەند کتابێکی هەیە و مەشهورە و خەڵک دەیناسی و خەڵک ڕێزی دەگرێ بەشە خۆ بەس دەنووسی یعنی زۆر ئاسان دیارە بەڵام کە دەچێنە واقعەکە وان نیە ئەو ئاسانیە نیە ئێستا من تازە بیداتیش ئەوەم باس کرد ڕەنگە قورسترین شت ڕەنگە لە هەموو قورستر بێ ئێستا بیدات ئەوم باس کرد من 19 ساڵ بووم کە هەمی مجەلە دەکەتە بەر دەستم شارەکە دەمگەوت چێ و سەقەتی نووسە لە خۆمە دۆستکاریم دەکرد لەمە زۆر ئاسانە دەی باش دێنە سەر و ئاسان و قورسیە بەڵام داوایەکی ئاسانمان هەیە هیوادارم قورس نەبێ کە تێکستێ بخوێنەوە قوربانی زۆر ئاسانە قوربانی و هەسە لە نووسینی زۆر زەحمەتە
باڵندەکان یەکتر ون دەکەن کۆچ دەکەن و هەزاران مەتر دەفڕن یەکتر دەدۆزنەوە ماسەکان بەبەختن یەکتر ون دەکەن بێ ئەوەی کەس فرمێسکیان ببینێ لە قوڵایی دەریا بە گریانەوە مەلە دەکەن و بە دوای یەکتردا دەگەڕێن لە چیا داربەڕوویەک بە دیار باڵای سنەوبەرێک پیر دەبێت تا کۆتایی تەمەنی سەیری دەکات بەردەکان عاشقی یەکتر دەبن دڵنیان تا ئەبەد بەردێکی دیکە لە یەکتر جێیان ناکاتەوە لە باپیریشم نەمبیستوە بڵێ ئێوارەیەک مانگ دوا کەوتووە و بزەیەکی شەرمنانەی بۆ زەوی نەکردووە زەویش تا بەیانی بە دڵی خۆی سەیری نەکردووە بینیوتە بۆ دروستکردنی جادەیەک دڵی چیایە کون دەکەن هێندە نابات چیاکەی تەنیشتی درست دەکەوێتە هەموو گیانی و بەرگی ئەم دیمەنە ناگرێت هەموو ڕۆژێک زیاتر دەڕۆشێ چه ناڵێ ئەوان عاشقی یەکترن بەدانانی تابلۆی هۆڕین لێدان قەدەغەیە ئەو برینە ساڕێژ نابێت هەر چۆنێک بێت ئەوان لە ئێمە بەختەوەرترن من و تۆ نەوەی ئادەمین یەکترمان خۆشویست و لە یەکتر ون بووین باڵمان نییە لە ئاسمان بە دۆ یەکتردا بگەڕین ماسیش نەبووین بگرین و کەس نەزانێت باڵای تۆ سنەوبەر بوو بەڵام من بە دیاریەوە پیر نابم خۆزگە دوو تاشە بەردەبووین و تا کۆتایی تەمەنمان سێری یەکترمان بکردایە تۆ مانگیت و هەزار ئێوارەیە تا مەزرۆی بزەیەکی تۆم و دەرناکەویت هەردووکمان وەک چیاکان دڵمان کونە و هەموو ڕۆژ زیاتر دەڕوشین ئای نازدارەکەم نەوەی ئادەم چەند بەدبەختە دەست خۆش کاکە ڕەوەند دەست خۆش کاکڕۆکان دەست خۆش ئوستاس من چێژم لێبینی ئەوانە لەو فەرهەنگەی ینی فەرهەنگێکی تازە و جوانە من دڵخۆشم بە هەبوونی گەنجی وەکتووە لە ئەولێری ئاسۆ شۆشان تەلەفۆن لۆ کردم لە جارەی ئەلبام بووم هاتیە لام گوتە کتێبێک چاپەکەم ئەم کتێبەیە کە ئێستا شارتەوە ناویچە لەبن ئەوراقان شارتەوە دەنجی فڕۆکە ئەوە گوتە بیرۆکەیەشی تایە هەر ناوەکەی وێنەکەی ئەگەر پێشانی کامیرەی بدەی ئەفۆن ئەو وێنەیە ئەگەر کامیرێک وەرگریم قەیناوە با پەردێ مشکلەمانێ دەگرینەوە ئەوە وێنەی ئەو وێنەیە حەزم کرد بۆ یەکەم جار کتابێکە بێ وێنەیەکی زندوی لەسەر بێ ینی وێنە زۆرە مەسەن لە گۆگل لە سۆشال میدیا وێنەکان بەڵام مردوون ینی وێنەی گوڵێکە دارێکە درەختێکەوەنە ماسای جوانن بەڵام وێنی مردوون حەزم کرد تایبەت بێ وێنەیەک بێ زیندوو بێت ئەو وێنەیە تەبەن کتابەکە ناوی دەنجی فڕۆکەیە ئەو وێنەیە وێنەی خەیاڵی دەستکردی کچێکە تەمەنی 7 ساڵە ناوی لێناز ڕەقیب بە سوپاس بۆ خانەوەدەکەیان تەبەن خاوەن بەهرەیەکی زۆر جوان لە وێنەکەشان بەڵام تۆزێک نەخۆشی داون کرۆمسیۆمی هەیە جوانترین دنیا بینینی هەیە چونکە دڵێکی پاک بێزیێت من لەگەڵی هەوڵمدا بۆ ناوی دەنجی فڕۆکە حەزم کرد شتێک دروستکە لەگەڵ دەنجی فڕۆکە دروست بێت پێم گوت لێ ناسخان خەڵک با دیار بێت چیایەک شتێک با دیار بێت تیارێک دیار بێت دارێک دیار بێ ئەویش بە دڵە پاکەکەی خۆی ئەوەی دروست کرد هەرچەندە خانەوادی خۆیان گوتیان زۆر جوان نییە با نەکرێتە بەرج کتێبەکە دەمێنێتەوە گوتم بەعکسەوە وێنەیەکی زۆر جوانە و زیندوش دەمێنێتەوە من ئەوە تایبەت بوو بۆ یەکەم جار بێ دەست خۆش بێ بۆ خانەوادەکەی ودایک و باوکی یادەوەریشی جوانە هینی زیندوو بوو پرۆژەی تازەت بەس بەروی پرۆژە تازە بەگەر ناوەکەشی باسکەم طبعا دەنجی فڕۆکە لە چەندێش کەش باسم کرد ڕوونکردنەوەمدا بەڵام لەو سەکوێش و کەم خۆشە ڕوونیکەمەوە طبعا دەنجی فڕۆکە بەعام دەنگەکی ئیزعاج و ناخۆشە تایبەتی بۆ میلتانی و کوێمە کە قوربانی فڕۆکە بوونەوەوانە فڕۆکە مەدەنیە ئەوە ئەمە زیاتر گەشت و سەفەر دەگرێت ئەوە دۆ ڕوون دەکەمەوە ئەمن دووبرم لە دەرەوەی وڵات دەژین جاران
بەرەوەی قامە و ئەوشتانە وەرگرن هەر جارێک توکە داک هەر غەریبی منداڵی خۆی دەکات هەر جارێکە دەنجی تارێ دەهات داکم زۆر بە غەریبیەوە دێگۆ خۆزگاوانش جارێک دەهاتنەوە دێگۆ دەنجی تاری زۆر خۆشە وەختی دێن ئەوجا من ئەوم وەکو لە یادەوەری وەکو ئاوێنە شاری وەرم گرت یعنی بزانە ئەو دەنگە زیق و ناخۆش لای دایک چەند خۆشە علی لە مۆسیقایەک خۆشتر بوو منیش لێک لە شارەکان ئەو تابلوێن بەکارهێنا پاشانیش هەر حەزم کرد لەبەر خاتری دڵی دایکم هەر ناوەکەشی بە دەنجی فرۆکە بێ ئەو دەنجی فرۆکە لەو ناوات و دەیخوادایك لێ نەسێنێ مەلاژیان تەمەن درێژ بێ لەگەڵ منداڵەکانت پرۆژەی تازەت گوتت بۆ باسەکەم ئوستازیان پرۆژەی تازە من دوای ئەوەی کە کتێبەکەم بڵاو پێشەوە ئەوە براکان دەشتە جوانان دوو دنێرن مەلا ئەوە ناوەڵە گلەیی بێ ناردێ بخۆم کڕێتەوە دەی پێم بڵێ گەنجەکان ئێستا چێ دەخینەوە مەلا لە هەولێری وەڵا ئێستا توکە شتەکە تۆزە کەتە سەر سوۆشیال میدیا ینی ڕەنگە هەندێک کەسەیە کە زۆر بۆ مستەوای نیە بەڵام سوۆشیال میدیایکی باشی لە پشتە یان سپۆنسەرێکی باشی لە پشتە خوێنەری زۆر دەبێ بەڵام ئەوە کاتینە ینی باسی وەرگر و جەماوەرەکەم بزەبێت ینی کاتیە ڕەنگە چەند ناوێکمان باس کرد ناوەکەیان دووبارە نەکەمەوە مەڵێ بەڵام لە کۆنەکان پەشێو دەخوێنرێتەوە تا ئێستاش مەبەستم لە کۆنەکان بوو لە کۆنەکان عەبدوڵڵا پەشێو بۆ هەمیشە لەگەڵ شێرکۆ بێکەس ئەلبەتە مامۆستا دڵشاد عەبدوڵڵاین ئەو ناوانە دەخوێنرێنەوە ڕاست تایبەتن هەمیشە شایستەشم بخوێنرێنەوە ئێستا من ئەوانە لە تەمەنی خۆمن چەند گەنجێک مەسەلا ئەوانەیە کە ئەدەب دۆستن یان هەوڵ دەدەن شاعر بنووسن ناڵێم ناتوانم بڵێم هەمان شاعر من خۆم حەزم لە وشەیە نییە حەز ناکەم بە کەس بگوترێ شاعر لە تەمەنی کچکە بێ یعنی پێم خۆشە پێ برن کە کەسێکە هەوڵ دەدە شاعر بنووسێ یعنی وەکو وەستا یەکێکە زۆر شارەزای دەبێتە وەستا یعنی لە هەموو یشێک دووسێ ناو هەیە ساڵی پێ ناڵێن وەستا یعنی هەموو کەس لە هەموو یشێک دووسێ ناو هەیە بەس لە شاعر یەکسەر یەک کتابەتە بی شاعری چکۆ شاعر مانایەکە زۆر گەورەترە ینی حەز دەکەم مەسەلەن دووسێ کەلیمەمان دووسێ وشەی جوان هەبی ستێپ بای ستێپ بڕوا و جارتە وا باشترە ینی مەسەل ناکرێ ئاو سۆمالێک شاعر بێ عەبدوڵڵا پەشێو شاعر بێ ئێمە زۆر لێک دووری وانێ ڕەنگە ئەم لە داگنە بۆم عەبدوڵڵا پەشێو دووسێ دیوانی هەبوو بی چۆن دەکرێمە لێک مستەوا بین هەردووکمان ناومان شاعر بی ڕاستە دەی دەستەکان خۆشبی ئێمە دڵخۆشین بەهابوونت تێکستێشترمان بۆ دەخوێنیەوە بەچاوان دواتر ئازیزمان هاوڕێمان ئەو پیاوە جوانەکەی ئێمە کاروانی نەی بە گۆرانیە کۆتایی بە بەرنامەکە دێنێ بەم شێوەیە ئازیزانم منیش پێویستە ماڵ ئاوایی لە ئێوە بکەم لەم پرۆگرامەی مۆمی بەرهەتاو ڕێز و سڵاوی ئامادەکاری بەرنامە مامۆستا عەبدوڵغەفار عەبدوڵڵا و ئازیزی خۆتان خزمەتکاری خۆتان تەڵعات تایر بفەرمونون هیوای بە گەشتنەوەیەکی تازە و هەسابی سەرفراز سارەی زبڵەکە گەڕەکی ئێمە پڕ بووە لە ئاواتی بەدینە هاتوو زۆر جار پاکگوزارەکان دەبینم لە تەنەکە خۆڵەکان گوڵ دەدۆزنەوە ئەوان ئەوەندەی دڵیان پاکە هیچ کات ناتوانن شار ئەوەندە پاک بکەنەوە لەبری ئەوەی گوڵەکە بخەنە بەردەم هاڕەی سارەی زبڵەکە لە بەشێکی پاک هەڵی دەواسن هەر خوددا دەزانێ ئەوەی گوڵەکەی کڕیوە چه ئاواتێکی لە دڵدا بوو و بەدینە هاتووە دەستی چۆتە فرەدانی گوڵەکەی جارێک بینیم پیاوە پاکگوزارەکە ملپێچێکی مۆری بەدەست چنراوی دۆزیەوە لەلایەکی ملپێچەکە پیتێکی تەواو نەکراو هەبوو دیار بوو ئەو کچەی دروستی کرد بوو ناومێد بوو لەو کەسەی بۆی چنی بوو بڕیاری دابوو فڕێ بدات پاکگوزارەکەش لە ملی خۆی ئاڵاند قەدەری ملپێچەکە وا بوو نەبوو یادگاری بەڵکو بووە گەرمکەرەوەی ملێکی ماندوو خۆم بەوە گرتووە هەر کاتێ دەنجی سارەی خۆڵەکە دەبیستم ئەڕۆمە بەردەرگا تا سەیری ئاواتە بەدینە هاتووەکان بکەم لەم ڕۆژانە بووکەڵەیەکم بینی بەدەستی پاکگوزارێک بووکەڵەکە چاوێکی دەرهات بوو سەرسنجی بریندار بوو هەندێک لۆکە دەرکەوت بوو
کابرا دوو دڵ بوو لە فرەدانی بووکەڵا، دووسێ جار دەستی هێنا و برد. دڵنیام بیری لەوە دەکردەوە بۆ کچەکەی بەرێ یان نا. آخر ئاوا بیبات کچەکەی دەڵێ باوکە بۆ چاوێکی دەرهاتووە، ئەگەر نەیبا ڕەنگە لەمەی باشتر دەست نەکەوێت. لە کۆتاییدا فڕێدا خانم ببوورە ئەمە دەڵێم. ئەو کاتی ئەم دیمەنە بینی ڕێک تۆم هاتەوە یاد، بووکەڵەکەم وەک خۆم هاتە بەرچاو، تۆش پاکگوزارەکە. بۆچی منت بە دڵێکی پڕ لە برین و دووچاوی مادوی و ڕێگای دووری تۆ ئاوا توور فرێدا. هەر وەک بووکەڵەکە کەوتە بەرهاڕەی مەچینەی خاشکردنی زبڵ، تۆش منت خستە ناو هاڕەی زەمن. لە بێتۆییدا زەمن منی هاڕی هاڕی، ئێستا بێکەڵکترین کەلوپەری ناو ماڵی خۆمانم. ئەو دەمانەی لە بەردەرگا دەوەستم چاو دەبڕمە فرەدانیشتە بێکەڵکەکان، چاوەڕێی ئەوە دەکەم پاگوزارێک بێت و دەست بخاتە ناو قەدم و فڕێم بدات. چاوەنای هەڵیاودێنی بەکل و دەربادەی ڕاوزێنی ڕۆژ نەمردوو لێ نەمرێنی چارۆکەکەی کۆڵی تۆ کۆڵەوانەکەی کۆڵی تۆ ئەترم پێ ئابۆم هێناوی بە دیاری دەیدەمێ بە تۆ بن سوێنم خواردووە ماچی دەکەم جانێوان مەم کۆڵانی تۆ چاوەنات میسری بازن مەسوخمات پڕ لە ئاونازن برژان بچیرە سەرە بازن چارۆکەی هەولێریە کۆڵەوانت هەولێریە ئەوە دەچما سڕی مەڕێ بۆ خۆم دەچما سڕی مەڕێ یارم شەنگا بێریە وەڵا ئەو ڕۆنە و باخێریە
لەسەر پردێگرتیان سەنگەر دەسێ نیزامی خۆڵەوە سەر لەگیاندا مێدەسە و خەنجەرن چارۆکەکەی گازرا خۆڵەوانەکەی گازرا نەوێرم دوو قسەی لەگەڵ کەم دایکی لەوێ حازر وەڵا چووندا دەڵێ ئاگرا بە ناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێن